سەرباری ئاوارەی و دەربەدەریان ڕۆژانە خێزانە ئاوارەکان کێشەکانیان زیاتر دەبێت. دایکی کەڕار کە یەکێکە لەو ئاوارانەی ماوەی نزیکەی 3 ساڵە لە خانەقین نیشتەجێیە، بەهۆی ئەوەی منداڵەکەی نەخۆشی تالاسیمیای هەیە، دەبێت مانگانە بۆ چارەسەر و وەرگرتنی خوێن سەردانی پارێزگای سلێمانی بکات کە ئەمە لە توانای دارایی خێزانەکەی نییە. وەک دەڵێت تاکەی حکومەت ئاوەڕیان لێ ناداتەوە. والله احنا يعني نطلب من عندهم مركز للثلاسيميا، دم ما متواجد، علاج يعني مثلا اقراص. داواکاری سنتەرێکی تایبەت بە نەخۆشیەکانی تالاسیما بکرێتەوە لە خانەقین، چونکە بەهۆی منداڵەکانمانەوە نەخۆشی تالاسیمایان هەیە، بۆ وەرگرتنی چارەسەر دەبێت سەردانی سلێمانی بکەم. ئەمەش زۆر بۆ ئێمەی ئاوارە ئەستەمە. دەبێت حکوومەت ئاوەڕمان لێ بداتەوە، چونکە ژیانمان زۆر سەخت بووە. ان شاء الله ونتمنى بس يعني طلب واحد يحققوا لنا اياه. اجينا هنا وفوق ئاوارەین و هاتوین بۆ خانەقین کەم دەرامەتی خێزانەکەم و کەمی خوێن و دەرمان ژیانمانی سەخت کردووە لە خانەقین. منیش داوای هاوکاری لەلایەنە پەیوەنددارەکان و خەڵک دەکەم کە خوێنمان بۆ دابین بکەن. هاوڵاتی محەممەد سەگبان کە ئەویش ئاوارەیە و نیشتەجێی کەمپەکانی خانەقینە، بۆی نەخۆشی تالاسیمیاوە ناتوانێت هەموو کارێک بکات و ناچارە بەردەوام چارەسەر وەربگرێت. وەک دەڵێت لە نەخۆشخانەی خانەقین بەپی توانە هاوکاریان دەکرێت، بەڵام بەهۆی کەمی دەرمانەوە دەبێت ناوبەناو سەردانی سلێمانی بکەن. هەرچەندە نەخۆشخانەی خانەقین هاوکاریمان دەکات، بەڵام زۆر جار بەهۆی نەبوونی خوێن یان دەرمان و دەرزی پێویست دەبێت بڕۆین بۆ پارێزگایەکی دیکەی کوردستان. بۆیە داوا لە هەرێمی کوردستان دەکەین خەمێکی نەخۆشخانەی تالاسیمای سنووری خانەقین بخوات. لە پسراوی لە خانەقینی کۆمەڵەی تالاسیمیای کوردستان ئاشکرای دەکات نەبوونی سنتەرێکی تایبەت لە گەرمیان و گەرمەسێر گرفتی زۆری بۆ نەخۆشیەکانی تالاسیمیا دروست کردووە. سەرباری ئەوەش بەشێکی زۆری ئەو هاوڵاتیانەی کە نەخۆشی تالاسیمیان هەیە هێشتا موچیان بۆ نەبراوەتەوە. و گیر و گرفتەکانمان زۆرە کاکە لەبەر ئەوە سنتەرێکی تەلاسیمی خۆمان نییە بە تایبەت لێرە لە خانەقینەوە. نەخۆشەکانمان پێویستیان یعنی بە خوێن هەیە، بە داو دەرزی هەیە، ئەوانە هیچ شتێکمان نییە لێرە لە خانەقینەوە. ئەوانش هەڵدەسن ئەچنە سلێمانی و هەولێر و چەندانێکمان هەیە، ئەوانش ئەچنە بەغدا لەبەر خوێنی. لە سنووری قەزای خانەقین زیاتر لە 140 نەخۆشی تالاسیمیا هەیە. لەگەڵەوەشدا تا ئێستا نەتوانراوە سنتەرێکی تایبەت بە تالاسیمیا دروست بکرێت و دەرمان و خوێن بۆیان دابین بکرێت. بێستون سەلام، کورسات نیوز، خانەقین.